ئەسڵاتانە بینەرانی عزیزی شارپرێس ئەمڕۆ چواردەمین خولی پێشانگای نێودەوڵەتی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت لێرە لەلایەن کۆمپانیان نێو خۆی و دەرەکیەکان بەشێکی زۆر لە بەرهەمەکان لەسەر جەمبوارەکان داخراونەتە ڕوو بە مەبەستی دۆزینەوەی بازار بۆ ئەو بەرهەمانە لەسەر گرنگی ئەم پێشانگایە و کاریگەری لەسەر بازار و بەرهەمی ناوخۆی دەمەوێت گفتوگۆ بکەم لەگەڵ یاسین ڕەحیم جەگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی کاک یاسین سڵاوت لەبێ ئەم کاتەوە باش بێتێرە گرنگی ئەم پێشانگایە لە چیدایە؟ گرنگی ئەم پێشانگایە لە کاتەکەیەتی کەوا لە تۆقیتێکە کراوەتەوانێ کە وەزعی ڕۆچوویەکی ئابووری لە کوردستان و لە عێراقا هەیە و وەزعی کۆرۆنا هەموو دنیای شێوان وە. ئێمە لەبەرێکەوە ژیان ناوەسێت ئێمەش نابێ بۆ وەسین و ژووری بازرگانی یەکێ لە ئەفکارەکانی وەیەکێ لە پرەنسیب و کارەکان و بۆچوونەکان ئەوەیە کە ئەبێ ئێمە بەردەوام بین لەسەر ڕێگە چارەسەر و زەمینە سازی بۆ خەڵکی خۆمان لە بازرگان لە پیشەساز لەوە بەرهێنەر. لەم پێشانگایەدا بەدەر لە ئەو بەرهەمە دەرەکیانەی کە خراونەتە ڕوو لە ڕێگەی کۆمپانیاکانەوە تا چەند دەرفەت درراوە بۆی کە بەرهەمی نێوخۆیی لێرە نمایش بکرێت؟ ئێمە بە هەمیشەی بەرهەمە ناوخۆیەکان لە پێشینەوە سیرەکەین و هاوکاریشیان بە شێوەیەکی گشتیەکەین و ئەو کۆمپانیانی کە جێبەجێکاریشن دایمە داوامان لێکردوون ئەبێت دەستکاوەنت و هاوکاری ژوورە بازرگانەکان و بازرگانەکانی شارەکەمان لە خزمەت ئەو وەزعیا بێت کە نەبێتە سەبەبی گرانی یا شێوانی بازار. یاسین ئێستا لە بە خۆ دەزانی کە لە هەرێمی کوردستان گرانەی نرخی کاڵاو و توماکەکان بۆتە گرفتێکی گەورەی هاوڵاتیان. ئەم پێشانگایە تا چەند کار دەکاتە سەر نرخەکان و کاریگەری لەسەر دۆخەکە دەبێت بە شێوەیەکی گشتی؟ لەوانی ئەو دەور و تەسیرە ڕاستەوخۆی نەبێت لەسەر دابەزینی بازار. بەڵام بۆ بارودۆخەکە باشە بۆ لە بەرەوەیکەوە بازرگانەکانی ئێمە یا خەڵکەکانی ئێمە ئەمڕۆ زۆر مشکلەیە ویزیان دەستکەوێت بەڵام لە ڕێگەی پێشانگاکەوە خەڵکەکان خۆیان هاتونتە بەردەستیان و ئەتوان کۆنتاکتی مباشیریان نەبێ. کۆنتاکتی مباشیر دوو کاری باشێنێتەکایەوە یەکێکیان کوالیتیەکان لەسەر ویستی خاوەن کڕیارەکەیە یا هاوردەکارەکەیە و دووەمینیشیان دەستی تر نامێنێت کەوا کۆمیشنی لێبات ببێتە سەبەبی گرانی. لەبەرەوە پێشانگا لە هەموو حاڵەتەکانە ڕوویەکی جوانی پۆزەتیفانەیە بۆ وەزع و بارودۆخ و هاوڵاتی و بازرگانەکانیش. پێش دەگەڵم بابەتا بە دەرفەتی دەزانم لێرەوە وەڵامی ئەو پرسیارە وەربگرم لەسەر گرانی نرخی کاڵاو و توماکان لە ئێستادا بە تایبەتی لە پارێزگای سلێمانی تا چەند هەوڵتان داوە ئەم دۆخە ئاسایی ببێتەوە؟ ئێمە دەسەڵاتێکی تشریعین دەسەڵاتێکی تەنفیزینین وەک ژووری بازرگانی بەڵام بە هەمیشەی داوامە بەڵام بە هەمیشەی ئێمە کاری تەوعیە و هوشیارکردنەوە و ویستەکان ئەخینە بەردەستی هاوڵاتیەکانی خۆمان کە ئەم بارودۆخە ئەوە هەڵەگرێت خزمەتی تیا بکەین بە ئێمە نەڕوانینە کۆمەڵی شتی ناجۆری یا نێگاتیڤ کە هەیە ئیتر لە حکومەتا بێ لە حیزبەکانە بێ یا لە هەر شوێنێکا بێ با ئێمە وجدانی خۆمان و بێت کە ڕەقیب بێ لە سەرمان ئەگەر دینمان هەیە و دینارین باخوا ڕازیکەین ئەگەر هاوڵاتیشین بە هاوڵاتیەکانی خۆمان ڕازیکەین. لەگەڵەوەی ئێوە لایەنێکی جێبەجەکارین بەڵکو لایەنێکی تەشریعین گەشتبینن بەوەی کە نرخی کاڵاو و توماکان لە ئایندێکی نزیکدا دابەزین بەخۆوە ببین. کوردستان ژێرخانی ئابوووریەکەی خراپە لەبەر ئەوە ئەمەش وەکو نەخۆشیەک نییە دەرزیەک و سرنجێک بێنیت و دەرزیەکی لە ئینچا چکەینەوانی ئەمە پێویستی بە دروستکردنەوەی ژێرخانی ئابووری هەیە پێویستی بەوەیە کاری جدی بۆ بکەین بۆی کە جارێکی تر وەزعەکان بێنینەوە سەر باریەکی ئاسایی کە ئەمە بە ساڵانێکی زۆر تێک چووە وەختی شێوەوە چاکردنەوەکەی سەر چاوەکانم هەربشین. بەڵام ڕزانەوە وتەکانی یاسین ڕەحیم جەگری سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی بوو لەسەر گرنگی ئەم پێشانگایە کە لە ئێستادا چواردەیەمین خولی پێشانگای نێودەوڵەتی لە شاری سلێمانی دەکرێتەوە لەسەر گرنگی پێشانگاکە بۆ ساختکردنەوە یاخود بۆ نمایشکردنی تەواوی ئەو بەرهەمە نێوخۆیانەی کە هەیە لە کوردستاندا و لە هەمان کاتە لەسەر گرانی نرخی کاڵاو و تومەکەکان ئەو دەڵە لەگەڵەوە ئێمە کە لایەنێکی جێبەجەکار نین بەڵکو لایەنێکی تشریعین هەوڵ دەدەین کە ئەم دۆخی ئێستاکەیە بە جۆرەك لە جۆرەکان بەیمەتی مولایەک تێوەپەڕێت. کاتێکی خۆش بۆ مولایەک.